ئەمڕۆ ئێمە لە مەڵبەندی ڕێخستنی کەرکووک واژووی کتێبی داربەڕۆکەی کەرکووک کە محەممەد مێرگە سۆری نووسیوێتێ و کلیر لەوە بکەینەوە ئەو ڕۆژگارانە میلەتی کورد تووشی مەشاکلی زۆر قورس ببوو، شار و گوند و لادیەکانی کوردستان گشتی چۆڵ کرابوون و تەنانەت لە کوردستان هیچ نەفەسێکی ژیان نەمابوو، بۆیە ناکرێ بە نەفەسی ئێستاکە یاخود ئەمڕۆکە سەیری ڕاپەڕین بکرێ. ڕاپەڕین لە ڕۆژگاری سەخت و دژوارەکرا، خەڵکێکی زۆر بوون بە قوربانی لە ڕاپەڕینە، بۆیە خوێنی ئەو هەواڵانەمان ئەبێ هەمیشە لە بەرچاو بگرین. بە پێویستمان زانی کە لە یادەکانی ڕاپەڕین و ئازادکردنی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان وەکو داریەکیش بێتن کتێبێکی خۆمان بەرهەمێکی خۆمان کە کۆکردنەوەی چەند ژمارەیەکی گۆڤاری گزنگی سەردەمی شاخە کە یەکێتی نووسەرانی کوردستان لەقی کەرکووک چاپ و بڵاوی کردوتەوە. لەم یادەیە بە باشمان زانی کە لەم شارە خۆشەویستە بە خوێنەران و بە تێکۆشەران و بە هەموو ڕۆڵەکانی ئەم شارە ئاشنا بکەینەوە پێشکەشیان بکەین. بۆیە ئێمە ئەو ڕۆژەشمان دیاری کرد و بە پێویستمان زانی لەبەرەوەی ڕۆژێکە کە گەلەکەمان تێدا ئازادی بەرزەسە کردووە لە سایەی تێکۆشەرانی گەلەکەمان و ڕۆڵەکانی ئەم گەلە ئێمە توانیمانە لەم ڕۆژەدا لەم یادەدا لە هۆلی شەهید ئازاد هەورامی ئەم کتێبەیە بڵاو بکەینەوە ئەو مەراسیمە ساز بکەین.